یاردەی چەکەڵگرتن کوشتن و هێرشکردنە سەر هاوڵاتیان و شەڕ لە نێوان هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لە نێو هەرێمی کوردستاندا هێشتا بوونی ماوە لەگەڵ ئەو کرانەوە زۆرەی لە نێو هەرێمی کوردستانە هەیە دانیشتە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان بۆ هەموارکردنەوەی یاسا جۆر بەجۆرەکان لە نێویاندا یاسایی چەک بوو پرۆژه یاسایی چەک بوو کە ساڵی پار ئەم پرۆژه یاسای لە نێو پەرلەمانی کوردستاندا خوێنەوەی بۆ کرا و دوجار پرۆژه یاساکە هەموار کرایەوە بەڵام هێشتا دەبینین لە نێو هەرێمی کوردستاندا چەک هەڵکردن مۆڵەتدار و بێمۆڵەت و هێرشکردنە سەر هاوڵاتیان و لەنێو خۆیاندا شەڕکردن زۆر جار شەڕەکانیش لە هێزە ئەمنیەکانیشی تێدەکەوێت کە ڕەنگە لە نێوان هاوڵاتیان و هێزە ئەمنیەکاندا بێت ئەم شەڕانە بەڵام بە شێوەیەکی یاسایی نەبووە لەسەر کۆی پرۆژه یاساکە و لەسەر چۆنیتی و میکانیزمە گونجاوەکان و بە دوواداچوونی حکوومەت بۆ ئەو کەیسانەی کە کوشتن و هەڵگرتنی چەکە لەگەڵ بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندای پەرلەمانی کوردستان گفتوگەی زیاترین بابەتاکەین کاک باڵام بۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئێمە ساڵی پار لەسەر هەموارکردنەوەی پرۆژه یاسایی هەڵگرتنی چەک گفتوگۆمان کرد ئەو کاتە هێشتا پەرلەمانی کوردستان لەسەر ئەم بابەتە لە گفتوگۆیا بوون ئەم پرۆژه یاسایی بەکوێ گەشتووە و لە ڕووی جێبەجێکردنیشەوە تا چەند هەڵ دەدرێت کە جێبەجێ بکرێت بەناوی خۆی بەخشندە و نێرەبان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لای دیارە ئێمە ئێستا یاسای ژمارە 2 ساڵی 2022مان هەیە یاسای چەک لە هەرێمی کوردستان پێشەوەی ئەم پرۆژەیە لە حکوومەتەوە ئاراستەی پەرلەمان بکرێ ئەمە یاسای چەکمان هەبوو ئەوە نەبێت کە لە هەرێمی کوردستانە فەراغمان هەبوو بێ لە یاسای چەکە بەڵام ئێستا ئەو کاتەش حکوومەت وای پێباش بوو کە خۆیان پرۆژەیەک ئاراستەی پەرلەمان بکەن بۆ ئەوی لە پەرلەمان پرۆژەکەیان بۆ بکرێ بە یاسا نەک ئەوەی هەموار نەکرایەوە یا پرۆژەیەکیان نات پرۆژەکەیان بۆ کرا بە یاسا کە بە یاسای ژمارە 2 ساڵی 2022 دەرچوو کە وەکوڵێم پێشتر ئەمە یاسایەکی کەی چەکمان هەبوو لە هەرێمی کوردستانە لەم یاسای ژمارە 2 ساڵی 2022 ئێمە یاساکەی پێشومان هەڵوەشاندەوە یعنی یاساکەی پێشوو لە کارخرا ئەم یاسایە جێگەی گرتەوە ئەم پرۆژه یاسایە پرۆژه یاسای حکوومەتی هەرێمی کوردستان بووە و حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان بە باشیان زانیوە و دیراسەیەکی وردیان کردووە کە ئەگەر بێت و ئەم پرۆژەیان بۆ بکرێ بە یاسا ئەوان سەرکەوتوو ئەبن و ئەتوانم بڵێم ئەو فەراغانەی کە دەرکیان پێکردووە لە ئەنجامی ئیش و کارەکانیان ئەتوانن بەکردنی ئەم پرۆژەیە بە یاسا ئەو فەراغانە پڕ بکەن خاڵەکانی ئەم یاسانوێ چی بوو کە ئاراستی پەرلەمان کرا ئەم یاسایە لە 25 مادە پێک هاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچوواندن لەگەڵ خشتەی ڕسمەکان ئەتوانم بڵێم لەم یاسایە بە وردی تشک خراوەتە سەر هەموو بابەتەکان یعنی لەوانە کە بۆ نمونە کێ بۆی هەیە چەکی لەلا بێ و کێ بۆی هەیە چەک هەڵ بگرێ کێ بۆی هەیە چەک بفرۆشێ کێ بۆی هەیە چەک چاکاتەوە بۆ نمونە ئەگەر ئێمە سیرکەین ئەو کەسانی کە یعنی پێویستە مۆڵەت وەربگرن یعنی هیچ کەسێک بۆی نییە بە بێ مۆڵەت چەکی لەلا بێ ئەو کەسانە کێن کە بۆیان هەیە مۆڵەت وەربگرن هەمووی لەم یاسایە دەستنیشان کراوە بۆ نمونە بێ عێراقی بێ بێت تەمەنی لەسەروی 21 ساڵەوە بێ ئەبێ بۆ نمونە لە ڕووی دەرونیەوە کەسێکی تەواو بێ لە ڕووی مەدەنیەتوانێت بەڵێ بەس ئەوەش لە ڕێنمایی چونکە هەموو یاسایەک کە دەرئەچێت وەزارەتی پەیوەندیداریان لایەنی پەیوەندیدار ڕێنمایی بۆ دەرەکە ئەم لەم یاسایەشە دەسەڵات دراوە بە خودی وەزیری ناوخۆ کە ڕێنمایی بۆ ئەم یاسایە دەرکە ڕێنماییەکان دەرکراوە بۆ نمە ڕێنمایەکان توانم بڵێم کار ئاسانی و شیکردنەوەیە بۆ مادە یاساییەکان بۆ نمونە کە کاتێک تۆ ئەڵێ ئەم کەسە عێراقی بێت چۆن ئەزانی عێراقی بۆ نمەڵەیە بێت تەسکەرە جنسێکی چی بەکاربێنێ کێ ئەو کەسێک کە بۆ نمونە پێویستی بەوەی هەیە چەکی لەلابێ بۆ نمونە ئەمە لە ڕێنماییەکە دیاری کراوە یعنی هەموو کەسێک بۆی نییە بڕوا داوا بکا بڵێ من مۆڵەتی چەکم ئەوێ بۆی هەیە داوا ئەکا بەڵام داواکەی لەوانەیە ڕەفز وەربگرێ ئەگەر ئەو مەرجانەی لە ڕێنماییەکە دیاری کراوە بۆ نمونە لەوانەیە لە ڕێنماییەکە بڵێ کەسێکی بازرگان یان بۆ نمونە کەسێک کە ئاڵتون چیان بۆ نمونە کەسێک کە خاوەنی کۆگاک ئەمانە لە ڕێنمایەکە دەستنیشان ئەکرێن و کە دەستنیشان کران ئەو کاتەکە تۆ تەلەبەکەی ئەگەر
ئەم مەرجانت تیادا بوو بە دڵنیایەوە مۆڵەتەکەت پێدان ئەگەر تیاتانە بوو ئەو کاتە ڕەفزت پێدان. باشە ئەمە گریمان مۆڵەتەکەی پێدرا بەڵام جۆری چەکەکە چ جۆرە چەکێکە کە دەدرێت بە هاوڵاتی مەدەنی. پۆلێنی چەکەکان بەو شێوەیە کراوە لە یاسای ژمارە 2 ساڵی 2022 ئێمە چەکی ئاگرینمان هەیە و چەکە ئاگرینان نتوانم بڵێم ئەو چەکانەیە کە چەکی سووکن ئەوەی کە چەکی باون لە ناو کۆمەڵگا بۆ نمونە چەکی کلاشنکۆفە ئەم چەکە تازانی ئەمریکا کە هاتووە ئێم فۆڕە دەمانچێ ئەمە بە چەکی ئاگرین ناونراوند ئەوەی کە عیارەکەیان لە 72 پوینت شتێک 72 پوینت نوۆ بزانم زیاتر نەبێ. دوای ئەوە چەکی جەنگیمان هەیە چەکی جەنگی کاتەکەم چەکانە ئەو چەکانەی کە لە لای هێزەکانی بەرگری یعنی وە هەندێکیشی ئێستا لە لای هێزەکانی ناوخۆ هەیە عنی ئەو چەکە باوانەیە کە هێزە شەڕکەرەکان لە لایەنە ئەمە بە شێوەیەکی کە چەکێکی کەشمان هەیە ناوندراوە چەکی هێمایی ئەو چەکانەیە کە بۆ نمونە مناڵە شەهیدە یا خێزانە شەهیدێ چەکێکی لە بڵین باوکە شەیدەکە یا هەوسەر شەیدەکەیەوە بە ماوەتەوە یان بۆ نمونە کەسێکی سەرکردەی کورد چەکێکی بە هەدیە بە کەسێکی کە داوە ئەمانە وەکو چەکیێنمەیان وەکو چەکەوە وەقف کراوانەی کە هەیە ئەمانەش بۆ یعنی چۆنەڵی بەم شێوانە پۆلیان کراون. بۆ نمونە سزادانراوە بۆ کەسێک ئەگەر قاچاقچێتی بازرگانی بە چەکی ئاگرینەوە بکە بەبێ بۆ نمونە بەبێ مۆڵات یان بۆ نمونە قاچاقچێتی و بازرگانی بە چەکی ئاگرینەوە بکە ئەمانە هەمووی سزای بۆ دانراوە بۆ نمونە سزاکە سزای جەسەدیە و سزای مادیشە ئەمانە هەمووی ڕێکارەوە ئەمانە هەمووی لە یاساکە دەقی لەسەر کراوە. گرفت لە یاساکە نیە ئەتوانم بڵێم یاساکە بە شێوەیەکی باش ئەتوانم بڵێم جێگەی هەمووی دیاکراوەتەوە کە بتوانێت هەموو کەسێک بە شێوەیەکی باش ئیسفادە لەم یاسایە بکات چ کەسێک کە مافی هەیەەوە چ کەسێکیش کە دەست درێژیە کاتە سەر مافی ئەوانیکە گرنگ لە جێبەجێکردنەکەیەتی سەیرە بەلامەوە حکومت خۆی پرۆژەیەک بنێرێ و داوا لە پەرلەمان بکات بڵێ ئەم پرۆژەیەم بۆ بکەن بە یاسا یعنی چۆنەڵێ کاڵا بەقەت باڵا بەقەت باڵای خۆی پرۆژەیەکی ناردووە ئەوەی کە خۆی زانیوێتی بەلایەوە باشە نردێتە پەرلەمان پەرلەمان بۆی کردو بە یاسا ئەم یاسایە لە 28 چواری 2022ەوە کارایە و کاری پێ ئەکرێ بەڵام سیر لەوەدایە تا ئێستا حکومت بە دوواداچوونێکی کردووە بۆ ئەوەی ئایا بزانێت چەند سەرکەوتوو بووە تاوانەکان لە کاتی دەرچوونی ئەم یاسایە هەتا ئێستاکە ئەوە ساڵێکی پڕ کردوێتەوە لەگەڵ ساڵێک پێشتری ئایا تاوانەکان کەمی کردووە یان تاوانەکان زیادی کردووە. کار بەم یاسانویە دەکرێت کاک باڵام بۆ لە 28 چواری 2022ەوە ئەم یاسایە لە وەقایعی کوردستان بڵاو کراوەتەوە و کاری پێکرێ بەرکارە و لەو کاتە تا ئێستا وەزارەتی ناوخۆ 3 ڕێنمایی بۆ ئەم یاسایە دەرکردووە. یعنی ئەمە ئیتر چۆنەڵی وەکوڵێم خۆیان داوای خۆیان بۆ بۆیشان کردو ڕێنمایشان بە دەرکردو بەڵام ئایا تا ئێستا خۆیان بە دوواداچوونیان بۆ کردووە سەرکەوتوو بوون لە جێبەجێکردنی یاساکەیان یان سەرکەوتوو نەبوون ئەوەی ئێمەی بینین بەداخەوە یعنی ئێستا وای لێ هاتووە ئەمە ناگەڕێتەوە تەنها بڵین ئێمە تۆمەتەکان بخینە سەر وەزارەتی ناوخۆ بە جدی لە هەرێمی کوردستان ئەوای لێ هاتووە یاسا بووە بە گاڵتەجاری یاسا کاری پێ ناکرێ ئەی بینین لەم ڕۆژانی پێشوودا هەم لە هەولێر هەم لە سلێمانی چەند تاوانێکی کوشتن ڕوویاندا بەڵام ئەم تاوانانە کوشتانەی بینین بەداخەوە سیرکە ئەوەی کە لەم سنوورە تاوانەکەی ئەنجامداوە ئەی گرنەی هێنە نەیخەنە سەر تەلەڤیزیۆن پیشانیە دەنەڵێنەوە تۆمەتبارەکەمان گرت و دەستگیرمان کرد بەس ئەوەی کە لە هەولێر تاوانەکەی ئەنجامداوە حەقا لەوانەیە بڵێم ئەگەر من قەت یعنی لێ سندنەوەی مەرگ لە کەسێکی کە بەڕەوا نابینم و شتێکی زۆر هەڵەیە بەڵام ئەگەر سیرکەی تاوانی ئەوەی کە لێرە ئەنجام درراوە لەوەی هەولێر زۆر سووکتر بووە ئەوەی هەولێر هەر ئەشاردرێتەوە ناڵێن کێ تاوانبارەکە بوو و ناڵێن کێ تۆمەتبارەکە بوو و دەموچاویشی پیشان نادەن بەس ئەگەر لە سنووری سلێمانی لەسەر بۆ نمونە کێشەیەکی عەشایری بیان لەسەر کێشەیەکی تۆڵە سندنەوە بێ کەسێک تاوانێک ئەنجام بدا پێشەوەی تاوانەکەی بەسەرا ساغ بێتەوە پێشەوەی لە دادگا لێکۆڵینەوەی لەگەڵا بکرێ و کێسەکەی یەک لای بکرێتەوە هێن لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان بڵاوێکەنەوە ئەڵێن ئەمە تۆمەتباری کەیسەکەیە حکومڕانی بەم ئەقلێتە ناکرێ و یاساش بەم ئەقلێتەوە بەم کەسانە جێبەجێ ناکرێ یاسا پێویستە
لە سەر تاسەری هەرێمی کوردستان ئەم گەرەم یاسایە بۆ سەر تاسەری هەرێمی کوردستانە پێویستە لە هەموو جێگەکان وەکو یەک جێبەجێ بکرێ نەک بەوەی بە مەزاج بە پێی بەرژەوەندی حیزبی تۆ بێی کار لەسەر یاساکە بکەیت. باشە واتە کاک باڵا بۆ من ڕێگەم دایکە قسەکانە بە وردی تەواو چونکە پرسیارم بۆ دروست بوو لە قسەکانی جنابتەوە بۆچی جیاوازی دەبینرێت لە جێبەجێکردنی یاسا و تونند و تیژی و دیاردەی هەڵگرتنی چەک و بەکارهێنانی لە نێو پارێزگاکاندا یاسا لەم سنوورەیە فەرقی چێ و لە سنوورێکی دەکە و لە شارێکی کا فەرقی چیە جیاوازیەکەی چییە؟ من وەک ئاماژەم پێدا یاسا پێویستە لەو وڵاتەیان لەو هەرێمەی دەرەکرێ بۆ سەر تاسەری ئەو وڵاتە ئەو هەرێمە وەکو یەککاری لەسەر بکرێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بەو شێوەیە نییە ئەمەش بۆ چییە گەڕێتەوە ئەمەش بۆ زاڵبوونی بیری حیزبایەتی بەسەر یاسا و بەسەر قەزا یعنی ئەگەر سیر بکەین بەداخەوە لە هەرێمی کوردستانە حیزبایەتی بە شێوەیەکی لاتووە ئەگەر لەم سنوورە کەسێک تاوان بکە ئەگەر کەسێک لە گەندەڵیەوە بگلێت باشە ڕابکات بۆ هەولێر لەوێ دەرگای بۆکەنەوە باشە و بە شانازیەوە باسیەکەن کە کەسێکیان لەم سنوورەیە ئەندامێکی یەکێتی نیشتمانی کوردستان لەم سنوورە وازی هێناوە براوەتەیە بە خەڵک ناڵێن ئەم ئەندامە بۆچی لە یەکێتی نیشتمانی کوردستان عاجز بووە یەکێتی نیشتمانی کوردستان ئەم ئەندامەی بۆچی دەرکردویان ئەم ئەندامە بۆچی لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتمانی کوردستان هەڵهاتووە بە شانازیەوە بڵاویەکەنەوە کانە و دەسەڵاتی یەکێتی خراپە دەسەڵاتیوان باشە بۆی خەڵکراکە بڵێن ئەمە بۆ معارەزەش بە هەمان شێوە ڕاستە یعنی ئێستاوای لێ هاتووە کاتێک کە تۆ ئیجراعات لەسەر کەسێک ئەەکەی لەسەر بۆ نمونە بێئیلتیزامی یان لەسەر ئەنجامدانی تاوانێک یان لەسەر ئەنجامدانی گەندەڵیەک واز لە حیزبەکە هێنێ کەناڵەکانی ڕاگەاندن هەمووی ڕۆن ڕووی تێکەن ئەوە بە خۆشحاڵیەوە کە ناڵێن بۆ نمونەی یەکێتی نیشتمانی کوردستان ئەم کەسەی لەسەر سزا یان ئەم کەسە لەسەرەوەی یەکێتی نیشتمانی کوردستان سزای داوە دێت قسە بەرامبەر بە یەکێتی نیشتمانی کوردستان دەکایکەن بە هەڵاڵێن ئەوە تا کادرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە یەکێتی ناڕازین و ئەم دەسەڵاتی یەکێتیان بەدڵ نییە و یەکێتی بەجێهێڵن بەم ئەقلێتە حکومڕانی ناکرێ معارەزە بەم ئەقلێتە ناکرێ و دەسەڵات و یاساش بەم ئەقلێتەوە بەم کەسانی ئێستا بەڕێوە ناچێت سزادانەکان لەسەر بنەمای یاسایە جاکاک باڵام بۆ ئێمە ئەگەر سێربەجێکردنی یاسایە بەسەریاندا ئەگەر سیرکەین لەم سنوورە من وەکو هێڵێم یعنی لە هیچ شوێنێکی دنیا ناتوانانی بڵێ هیچ شتێک 100% بەس لەم سنوورە کێ هەبووە لە دەست یاسا دەربازی ببێ ئێمە هەتا لە تێکەڵکردنی حکومەتەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەنێتێکی پاکەوە ڕۆیشتین هەموو دۆسیەکانی خۆمانمان خستە ناو حکومەتەکە بەڵام پارتی دیموکراتی کوردستان تا ئێستش نەهاتوون ئەو دۆسیانەی خۆیان کە لەلایەن یعنی زۆر بێسە بۆ نمونە ئێمە لە لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان لە لیژنەی پێشمەرگە تا ئێستا ئێمە نازانین ژمارەی زیێڕەوانی لە حکومەتی هەرێمی کوردستان چەنە باشە بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان داتای خۆی داوە بە حکومەتەکە لە بەردەستی حکومەتەکایە هەرەوەی شەیبینین بۆ نمونە ینی بەداخەوە ئەمە لە تەوەرەکەش لادا بەڵام ئەمانە هەمووی پەیوەندی بە یەکەوە هەیە تا ئێستش لە زیێڕەوانی دامەزراندن هەیە بۆچی لەبەرەوەی کەس ئاماری ئەوان نازانێت باشە کەس نازانێت چەند بوون و چەند نەبوون بەڵام بەرگری و فریاکەوتن تۆ ئامارەکە تەسلیمی حکومەتەکە کردووە ئەمە ئەتوانم بڵێم بۆ هەموو بابەتەکانی کەش ڕاستە یعنی بەداخەوە وەکوڵێم نا معارەزە نا حکومڕانی نا جێبەجێکردنی یاسا بەم ئەقلێت و بەم نەفەسی جێبەجێ کاک باڵام بۆ دەگەڕێمەوە نێو بابەتە سەرێکیەکەمان ئێش پرۆژە یاسایی تابەت باڵگرتنی چەک بوو کە لە نێو پەرلەمان یاساکە بوو بڵێ لە نێو یاساکانە کە بە بەردەوامی یاسایەکدا دەندێت لە بەرامبەریشدا ئەبێ سزا هەبێت سزاکان بۆ کەسانی کە چەک بە بێمۆڵەت بەکارهێنن و ئەو کەسانەی کە چەکیان مۆڵەتی پێدراوە بەڵام بەپێی یاسا بەکاریان هێناوە چۆن لە نێو یاساکەیە ئەم بابەتانە جێکراوەتەوە ئەمانە هەمووی چۆنەڵی سزایان بۆ دانراوە بۆ ئەنوما ئەگەر سیرکەین تاوان بە چەکی بێدەنگ سزاکەی لە سێدارەدانە بۆ نمونە ئەگەر لە هەرێمی کوردستان یاسای سێدارەدان هەیە جێبەجێکرێ هەیە بەڵام جێبەجێ ناکرێت گەورەترین گرفتی ئەم تاوانانە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە جێبەجێنەکردنی یاسایە تۆ ئەگەر لە بەرخاتری ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی لە بەرخاتری بۆ نمونە کۆمەڵگای نێودەوڵەتی دێیت یاسای لە سێدارەدان جێبەجێ ناکەی یاساکە هەڵبۆشێنەوە
یاساکەت هەیە کەسەکە ترسی نییە لەبەرەوەی ئەزانێت تۆ خەڵک لە سێدارە نادەیت تاوانەکەیەکە ئەڕات لە سجنا پاڵی لێداتەوە و بەخێوی تۆ ئەبێ بەخێویکەی یعنی پێم وایە گەر لە بیدایەت بەداخەوە هەرچەنە یاسانی ڕێژەی ئەوانەی کە لە هەرێمی کوردستان بڵین فەرمانی لە سێدارەدانیان هەیە لە سەروی 450 کەسەوەیە باشە ئەم 450 کەسە پێم وایە ئەگەر لە بیدایەت 50 کەسی لە سێدارە بدرایە 450کەی تووشی و تاوانە نابوون بەڵام کە سەیری کردووە پێش ئەو تاوان کراوە سزاکەی بەسەرا جێبەجێ نەکراوە ئەمی شتێتی کەواتە حکومەت خۆی مافەکەی من وەرناگرێت بۆ منە کەسێکی کوژراوە ڕۆشتۆ شکاتی کردووە ئەو کەسە گیراوەی ترایە لەژێر تەسیری حیزبیا بێ ئایا لەژێر بۆ نمونە سڵحی عەشایەریا بێ کەسی تاوانبار ئازاد کراوە ئەم کەسە لەوانەیە کۆڵم لەژێر زەختێکی عەشایەریا قەناعەتیان پێکردبێت کە لێخۆشبوونی هەبێ بەرامبەر بەو کەسی تاوانەکە بەرامبەر ئەنجام داوە ئێستا کەسەکە بە دیارچاویەوە سوڕێتەوە ڕۆژێک گەنجێکی ئەو عیلەیە ئەگاتەوە قەناعەتە بڵێ ئەو کەسێکی منی کوشتووە حکومت نەیتوانیت تۆڵم بۆ بکاتەوە خۆمەیکەمەوە هەروە کۆی لەم ڕۆژانی پێشوار دیومانە لەبەرەوە بەداخەوە یعنی ئەگەر بێت و بەم ئەقلێتەوە ئەگەر بێت و بەم شێوەیە یاساکان جێبەجێ بکرێ ئەمانە دووبارە و دەبارە و سەدبارەش ئەبنەوە و زیاتریش ئەبن لەسەر سزاکان کەوتت بەڵێ بۆ نمونە سزایتیایە لە ساڵێک بۆ 3 ساڵ سزایتیایە لە خواردە ساڵەوە سزایتیایە لە سەروی 20 ساڵەوە بە پێی جۆری بۆ نمونە تاوانەکە کە ئەنجامی داوە ئەمانە هەمووی سزای بۆ دانراوە بەس ئایا ئەم سزایهانە وەکو خۆی جێبەجێکرێ نا یعنی بەداخەوە وەکوڵێم سزاکان ئەگەر سەیریشکەی بێجگە سزاجەستەیەکان کۆمەڵێک سزای مادی دیاری کراوە ئەوە نەبیر لە سزا مادیەکان کراوەتەوە ئەوە نەبیر لە سزای تەنبێکردن نەکراوەتەوە لەبەرەوە توانم یعنی من ناڵم یاساکە بە چەپ و ڕاست چۆنەڵی بڵین شتێکی خراپە شتی باشیشی تایە بەس باشتریش لەوەیە کە پێویستە وەک خۆی جێبەجێ بکرێت باشە کاک باڵام بۆ هەر بینیمان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە پارێزگایەکی وەکو لێرکە پایتەختە لە پارێزگایەکی وەکو سلێمانی بە هەمان شێوە ئەو بەکارهێنانی چەکانە زۆر جار ڕوبەڕووبوونەوەکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕوویداوە یعنی ئەو مامەڵەکردنەوە بەکارهێنانی چەکە کە لە کاتی داوامی فەرمی واجبی فەرمی ئەو کەسانەدا هێزە ئەمنیەکاندانیە سزای ئەمان چییە کە چەک بەکاردەهێنن ڕەگە پێدراوە ئەو پرسیارێکی زۆر جوانە تەبعاً وەکوڵێم ئەم یاسایە حکومت خۆی داوای کردووە یعنی پرۆژە یاسایە خۆی یعنی لەسەر تەڵەبیاتی خۆی ناردێتی بۆ پەرلەمان بۆی کردووە بە یاسا بەڵام ئایا وەزارەتی ناوخۆ تا ئێستا سەرکەوتوو بووە لە سەپاندنی ئەم یاسایە بەسەر کارمەندەکانی خۆیان بە دڵنیاییەوە نەخێر یعنی ئەی بینین بۆ نمونە وای لاتو ئێستا خەڵک توانم بڵێم لە بینی ئەوەی کە پێویستی پێەتی و لە بینی ئەوەشی کە بۆ جوانی دەمانچەیەکە کابلاقەیەوە کۆمەڵێک خەڵکیش کەوتونەتەوە بێنە خۆیشیان نازانن بۆچی ئەم چەکەیان هەڵگرتووە عنی وەڵێم کۆمەڵێک هەیە ضرورەکە بێ چەکی پێبێ کۆمەڵێکیش هەیە بۆ جوانی هەڵی گرتووە هەر بۆ جوانی گەنجێکە حەزەکە دەمانچەیەک بەلاقەیەوە بێ لە بینی ئەوەی ضرورە و لە بینی ئەوەی کە بۆ جوانەیە کۆمەڵێک خەڵک تێکەوتون خۆشیان نازانن بۆ چەکیان پێ وەکو ئەڵێم ئەگەر هات و یاسا سەروەر بوو پێم وایە نە ئەوەی کە بۆ جوانی چەکی هەڵگرتووە نە ئەوەشی کە ضرورە پێویست ناکە بڕۆ لە ئەوروپا بۆ لە ئەوروپا کێشە نییە بۆ خەڵکی ئێستا بۆ نمونە ئەم بەرپرسانەی لە هەرێمی کوردستان ئەچنە ئەوروپا چنە ئەمریکا چنە وڵاتەکانی کە کامیان لەوێ چەکیان پێ کامیان لەوێ حیمایەیان پێیە کەسیان پێیان نییە بۆچی یاسا سەروەرە ئەگەر کەسێک بێت و دەست درێژی بکاتە سەر ئەمان ئەوە یاسا مافەکەیان لێسەنێت تۆڵەیان وەرەگرێت بەس لێرە وەکو بێتەڵێم یاسانیە کە مافەکەی من وەرگێ من لەبەرەوەی کە کەسێک نتوانێت زەفەرم پێبێت یان یەکێکی کە لەبەری کەسێک نتوانێت زەفەری پێبێت کە کێشەیەکی هەیە سەیرەکەی پەناباتە بەرەوەی چەکە کاڵگرێت بەڵام ئەگەر وەکوڵێم حکومت بێتە سەر ئەوەی دەسەڵاتی جێبەجێکردن بێتە سەر ئەوەی مافی خەڵک وەرگێ پێم وایە ئەو خەڵکانەی کە پلانیان هەیە و بەتەمان چەک بەکاربێنن بۆ شتی نەشیا و
سەڵەوەکەنەوە کە کەسی پێش ئەوان چ زایکی بەسەر لاسەپێنراوە ئەو کاتە ئەمیش بیر لەوە ناکاتەوە. باشە دیارە هەر لە هەرێمی کوردستانە بازاری تایبەت بە فرۆشتنی چەکەیە شتێکی شاراوە نییە بە شێوەیەکی ڕۆن و بە شێوەیەکی ئاشکرا و بە ڕۆژی ڕۆن ئەم مامەڵەیە دەکرێت کاک باڵام بۆ دەتوای پارێزگاکانە هەیە تایبەت دێ بە یەکپارێ و نرخی ئەم جۆرە چەکانە بێمۆڵەتن نرخەکەیشیان هەرزان و جۆری جیاوازیشیان هەیە. ئەمانە چۆن چاودێری دەکرێت لەلایەن حکوومەتەوە ئەمانە چۆن ڕێگەیان پێدراوە ببێ مۆڵەت ئایا مۆڵەتیان هەیە بۆ کردنەوەی بازار و دوکانانە بفرۆشتن و مامەڵەکردن بچەکەەوە ئەمانە هەر لە پێشتری شۆکۆلم لە پێش ئەم یاسای ژمارە 2 ساڵی 2022 ئەمە یاسامان هەبوو ئەمانە ڕێک خراببوون بە پێی ڕێنمایی لە وەزارەتەوە. ئێستاش بە پێی ئەو مۆڵەتەی کە لە یاسای ژمارە 2 ساڵی 2022 هاتووە کە مۆڵەتەکان بریتە لە مۆڵەتی دەستداریکردنی چەک ینی کەسێکە گەربیەوێ لە کۆگاکەی یان لە ماڵەکەی چەکێکی هەبێ مۆڵەتی هەڵگرتنی چەکە کە کەسێکە گەربیەوێ چەکی پێبێ لە سیارەکەی یان کاڕا بە شاخێکا چێتە دەرەوە چەکی پێبێ ئەمە دوو مۆڵەتی چاکردنەوەی چەکمان هەیە ئەو چەک بۆ منە کەسێک چەکێکی هەیە عاتڵە بێ خۆ نایبا لە بازارە بێ شوێنێک هەبێ وەرشەیەک هەبێ کە ئەم چەکەی بۆ چاکاتەوە مۆڵەتی کڕین و فرۆشتنی چەکمان هەیە بە هەمان شێوە تێگەی ئەمەش لە ڕێنمایەکانە باشە تەبعەن پێیان وتراوە کە چۆن بۆ نمونە پێشتر لە سلێمانیان لە هەولێر هەر دوکانێکی چەک لە گەڕەکێکیان لە شوێنێک بوو ئێستا بە پێ ڕێنمایەکەمانە کۆکراونەتەوە بازارێکیان بەکراوە ئەم دوکانانە هەموو هێنراونەتە بازارێ ئەمە باشە بۆ ئەوەی کە بتوانێ سەیتەرە بەسەریان بکرێ هەر بۆ نمونە لە یاساکەدا ئەڵێ ئەو کەسەی کە بڵێ داوای مۆڵەتی چەکەکە پێویستە ئەم چەکەی بە شێوەیەکی ڕەوان دەستکەوت بێ ینی بە شێوەیەکی مەشروع دەستکەوت بێ چەک لە کوێ مەشروع چەکی هەرێمی کوردستانەمەی لە شەڕا دەستی خەڵکەوتووە بێجگە لەو چەکانەی کە ئەتوانم بڵێم هاتوونەتە هەرێمی کوردستانەوە ئەم چەکانی کە هاتوونەتە هەرێمی کوردستانەوە خەڵکی ئاسایی نەهێناونەتە هەرێمی کوردستانەوە کێ هەیە لە خەڵکی ئاسایی توانی بێتی بڕوات لۆریەکیان تیارەیەک بارکە لە چەک بیهێنێتە هەرێمی کوردستان بەڵام کۆی بینین ئەم چەکانی لە هەرێمی کوردستانان چەکە تەقلیدیەکانی کۆن نین کە رووسیا دروستی کردوون ئێستا ئەمەی چەکی ئەمریکایە چۆن هاتە هەرێمی کوردستان کێ هێنایە هەرێمی کوردستان ئەمە حکومت لی بەرپرسیارە باش کەواتە من هەر پرسیارمە بۆ لەسەر و بابەتە هەر لە ساڵەکانی ڕابردوو تا ئێستاژەمە بەردەوامی هەیە هاتنە ناوەوەی چەک بەڕێگەی قاچاق ئەمانە چۆنە هێنرێت تا چەند لەژێر چاوی و ئەندامانی پەرلەمان بێگومان ئاگاداری ئەم بابەتەن بە دوواداچوونتان کردو بۆ چۆنێتی هێنانەکەی و خستنە نێو بازارەوە و جۆرە جیاوازەکانیشی من لە کاتی مناقەشەی پرۆژە یاساکەش بۆی بیکەین بە یاسا ئەم بابەتەی جەناب تێڵەی من زۆر قسەم لەسەرەوە بابەتە کرد بۆ نمونە قاچاقچێتی چەک لە هەموو دنیا هەیە تەنها هەرێمی کوردستانی لە وڵاتە پێشکەوتەکانە بینینە بیستین کە قاچاقچێکی گەورەی چەکی گیرە باشە ئەوان لەگەڵ ئەوە کە توانیوانە کۆنتترۆلی سنووری خۆیان دەریایی وشکانی ئاسمانی بکەن هێشتا قاچاقچێتی چەک هەیە باشە لە هەرێمی کوردستان ئێمە نەمانتوانیوە سنوورەکانی خۆمان بپارێزین یعنی ناتوانین ئەم مناقەشانە یعنی ئەمە لە کاتی ئەم سیارە بێ سەرەتایانەش ئەم مناقەشەیە کرا باش تۆ کە نەتوانی کۆنتترۆلی سنوورەکەت کەی چۆن ئەتوانی ڕێگە لە قاچاقچێتی بگری کەسێک ئەگەر مەیلی هەبێ قاچاقچێتی بە چەکەوکە نایە لە بەرناو بازاڕا بیکە ئەڕوا لە شوێنێکی دوورە دەستەیکە لەبەرەوە ئەو کاتەش یعنی من پێم وایە بۆ ئێستش پێم وایە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بیەوێ ڕێگە لە قاچاقچێتی گرت چەککە ئەبێ جارێ حکومەت ببێ بە یەک حکومەت ئێستا دوور حکومەتە ئەبێ حکومەت بێ بە یەک حکومەت ئەبێ ئەو حکومەتەش بە یەک چاو و بە یەک نەفەس و بە یەک گیان کار لەسەر هەموو هەرێمی کوردستان کە بە باش و بەخراپەوە و پێویستە کۆنتترۆلی سنوورەکان بکرێ کۆنتترۆلی سنوورەکان بۆ نمونە ئێمە لەگەڵ سووریا سنوورمان هەیە لەگەڵ تورکیا سنوورمان هەیە لەگەڵ ئێران سنوورمان هەیە باشە دێینەوە ئێمە هەرێمێکین لە عێراق باشە ئەوە توانیت سنووری بڵێن دەوڵەتان کۆنتترۆلکەی سنووری هەرێمی کوردستان لەگەڵ عێراق سنووری ناوخۆ ئەمە چۆن کۆنتترۆلەکرێ باشە ئەمەش پێویستی بە هەماهەنگی هەیە لەگەڵ حکومەتی ناوەند کە تۆ یاسایەک دەرەکەی ئایا ئەم یاسایە لە هەرێمی کوردستان چەند لەگەڵ ناوەند گونجاوە ئێمە تا یاسە کێشەی ئەمنیمان لە ناوچە جێناکۆکەکان هەیە تۆ کەسێکی تیرۆرستانێ لەو ناوچانە خۆی حەشاردا کەسێکی قاچاقچی چۆن ناتوانێ
بار بە لۆری بێنێت بوو بیگوازێتەوە لە بەرەوانە ئەمە هەمووی ماندووبوونیەوە ئەمە هەمووی هەوڵ و کۆششی حکوومەتیەوە من وەکۆڵێم سەرەتا وەزارەتی ناوخۆ پێویستە لە خۆیەوە لە کارمەندەکانی خۆیەوە دەست بەم بابەتە بکە هەوڵداد ژیانی خەڵک لە ئارامیا دابین بکە یعنی ئەوان پێویستە ئەم کەیسانە کە ڕوەدەن ئەوان بێنە سەرخەت ئەوان مدعی بن بەسەر کەسی ئەنجامدەری تاوانەکەەوە چونکە ئەم تاوانە وایە ڕوانێ بەرامبەر بە کەسێک کرابێ بەڵام بەرامبەر بە دەسەڵاتی ئەوانیش کراوە ئەوان پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانیان لە ئەستۆیە هاوڵاتیەک ئەگەر تاکید بێ لەوەی هێزەکانی ئاسایش و ناوخۆتوانن سەر و ماڵی بپارێزن چەکی بۆ چییە پێم وایە پێویستی پێی نابێت باشە کاک باڵام بۆ دیارە هەر لە نێو چەند پرسیارێکم ماوە ئامادەبوونی جنابە دەرفەت وەرەگرم کە پرسیارەکانی خەڵک بەگشتی ئاراست بکەم هەر لە نێو یاساکەدا هەڵە نەبم ئەوە جێکرا بۆوە کە ئەو کەسانەی کە خاوەنی چەکدارن خاوەنی چەکێکی زۆرن ئەمانش دەبێت چەکەکانیان ئاڕاستەی وەزارەتی ناو خۆ بکەنەوە ئەمە جێبەجێکرا ئەوە قورسە منەڵێم بەداخەوە سیرکە یعنی منەڵێم نێتی پاک زۆر گرنگە منەڵێم لە سەرەتای ڕادەستکردنی حکوومەت یان یەکگرتنەوەی حکوومەت یەکێتی نیشتمانی کوردستان بە نێتێکی پاک هەموو دۆسیەکانی خۆی بردە ناو حکوومەتەوە بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئێستاشی لەگەڵابێ لەگەڵ ئەوانە نەهاتوۆتە پێشەوە باشە ئێستا تۆ بۆ نمونە بەم وەزارەتی پێشمەرگەی کە ئێستا هەیە چۆن خەڵک ئامادەیە چەکبەرێت تەسلیمیە و وەزارەتەی کا بۆ وەزارەتەی ناوخۆی کە هەیە خەڵک چۆن ئامادەیە ئێستا چەکی خۆی بەرێت تەسلیمی ئەوەی ئەو دوو وەزارەتە چیانەکە ئەو دوو وەزارەتە ئێستا وەزارەتی پێشمەرگە بەس بە ناو وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانە وەزارەتی پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستانە وەزارەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆی پارتی دیموکراتی کوردستانە کام لەو دوو وەزارەتەی شەڵێن ئەم بابەتەوانیە با بێن لەسەر تەلەڤیزیۆن لە کام کەناڵەڕێن ئێمە لە سەروانە باسەکەین تازە بە تاسە لە وەزارەتی پێشمەرگە ئەگەڕێنەوە بۆ 57 بە 43 57 بە 43 کە بۆ نمونە ئەوەی کە هەیە پارتیێوی لە 157 بەرەیەکێتی نیشتمانی کوردستان بەست لە داهاتەکانە نەکداهات لە بۆ نمونە لە پۆستە بۆ نمونە لە دابەشکردنی کەرەستە و پێداویستیە سەربازیەکانە هەر لەم مانگەی پێشووە لەسەر سەرۆکی هەرێمی کوردستان بە شانازیەوە باسی دروستکردنی دوو فیرقاکە وەزارەتەکە خۆیان باسی دروستکردنی دوو فیرقاکەن ئەوەی کە من دیم لە دانیشتنی بڵێن دەست بەکاربوونی دوو فیرقەکە یعنی هەر لەوێ خۆی نازانم چۆن نەبوو بە شەڕ ئەمە کەی دروستکردنی فیرقەیە ئەوەی کە بەرامبەر بۆ برادەرەکرا بەرامبەر بە من کرایە لەوێیان کرد بە شەڕ ئەمە بەم گیانە چۆنەڵێ وەزارەت و هێزێکی پێشمەرگەی نیشتمانی دەست ناکەوێت یعنی ئەگەر سیر بکەین ئێستا لەسەر بڵێن کولفەی دوو فیرقەکە لەوێ بە ئاشکرا بە یەکێتیان و تۆ لە وەزارەت توانە ئێمە ئامادەنین لە پارەی هەولێر پارە بۆ فیرقەی سلێمانی سەرفکەین بڕۆن لە لای خۆتان باشە پێداویستەکانی وەرگرتنی کەواتە منە و حکومەتم بۆچی حکومەتی خۆم لێرە ڕابگەێنم زۆر باشتیانی حکومەت بەس بۆ ئەوەی کە ئیمزاکانی بەدەست بێ من هەموو ئەرکەکان خۆم جێبەجێکەم ئەویشکەم بە براگەورە شتیوان نیە شتیوا جێبەجێ ناکرێت لەبەرەوە پێتەڵێم ئەوە کاتێک ئەڕواتە بواری جێبەجێکردن کاتێک حیزبەکان متمانیان بەوە هەیە چەکەکانیان بەرن تەسلیمی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی داخلی بکەن کە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی داخلی وەزارەتی حکومەتی هەرێمی کوردستان بێ حکومەتی هەرێمی کوردستانیش هی سەرجەم حیزبەکانی هەرێمی کوردستان بێ نەک قۆرخکاری لە حکومەتەکە بکرێ و بە نەفەسی حیزبایەتی و بۆ بەرژەوەندی حیزبایەتی حکومەتەکە بەکاربێنن تا ئێستاش لە بەرزکردنەوەی پێشمەرگە لە وەزارەت بەحسەیە کابرا بە پێی یاسای هەیە یاساکە ئەڵێ دوای تەواوکردنی ماوەی یاسایی لە پایەکەی پلەکەی بەرز دەکرێتەوە پەیڕەوێک دەرکراوە ئەڵێ ئەگەر پلەکەی بەرز نەکرایە پێویستە موچەی پلەکەی پێ بدرێ تا ئێستا ئەم یاسایان ژێر پێخستووە ئەڵێن نەخێر ئەبێ ئەگەر بۆ پەنجایەکێتی لە بەرزکردنەوەکە بۆ 50 پارتیش لە بەرزکردنەوە بکرێت ئەمە دوو حکومەتیان یەک حکومەتیە لەبەرەوە کۆڵێم ئەم یاسایانە و هەموو یاساکانی کەش بەم حکومەتە و بەم عەقڵیەت و بەم بیرکردنەوەی ئەوانەی کە ئێستا کارەکەن
جێبەجێ نابێت. کاک باڵام بۆ ماما کەمە دوا پرسیار تۆزە دوورێ لە بابەتی چەکەوە بەڵام پەیوەندی هەیە بۆ دیژنەی کە جەنابە لە نێو پەرلەمانەتی دایت ئەوش پرسیە ئۆتۆمبیلە بێ سەرەتایانن کە دەهێنرێنە نێو هەرێمی کوردستان و ڕێکارەکانیان چییە بۆی کە بەناوکردنیان بۆ بکرێ و جۆرە جیاوازەکانیان کامانن. طبعا ئەمانە ئەم ئۆتۆمبیلە بێ سەرەتانە لە سەرەتا سەرژمێرێک کرا بۆ ئەمانە ئەو کاتە پێیان وابوو کەوتیان زۆربەی زۆری ئەم ئۆتۆمبیلە بێ سەرەتایانی کە هەیە لە هەرێمی کوردستانە دوای سێرمان کرد لە هەرێمی کوردستان لە سنووری سەوزە یعنی زۆربەی زۆری لە سنووری سەوزە سەرژمێرێکە کرا ئەو بابەتە بەو شێوەیە دەرنەچوو دوای قەرار بوو لەسەر ئەم بابەتە مناقەشە بکرێ ئایا ئەمانە ژمارە بکرێن یان چیان لێکرێت تازە ئەمانە بتێوە نەتێوە بوون بە ئەمری واقع ئەو کاتە ئێمە لە لیژدەی ناوخۆ پێمان وابوو ئەگەر ئەمانە ڕقەمیان پێ بدرێت بەڵام بە شەرتێک یعنی ڕێکاری یاساییان لەگەڵا بەکار بهێندێت ئەم سیارە بزانرێت چۆن داخلی هەرێمی کوردستان بووە ئایا کۆمپانیا هێناوێتی ئایا شەخص هێناوێتی و ئەبێ بزانرێ ئایا ئەم سیارەیە کە داخلی هەرێمی کوردستان بووە گومرگی داوە یان نەیداوە ئەگەر گومرگی داوە پێویستە بزانرێ ئەو گومرگە گەڕێنراوەتەوە خەزیێنەی حکومەت یان نەگەڕێنراوەتەوە خەزیێنەی حکومەت ئەگەر گەڕێنراوەتەوە خەزیێنەی حکومەت ئەم کەسە مافی خۆیەتی کەمادەم بە شێوەیەکی یاسایی هێناوێتی و گومرگی دراوە ئەم سیارەیە حکومەت بۆی ڕقم بکە هەم کابرای خاوەن سیارە زەرمەند نابێت هەم حکومەتیشی استفادەیەکە لە ئیجراعاتە قانونیەکان لە بڵین ڕسمەکانی کە لە کەسی خاوەن سیاری وەدەگرێت ئەوانە جێبەجێ ڕەچاو کراوە بۆ بەناوکردن تاکو ئێستا ئێمە ئەو کاتە یعنی پێمان باش بوو پێشنیارمان وابوو لەبەرەوە ئەمە نەخراوەتە چۆنەڵی بابەتێکی واوە تا ئێستا یعنی بڵێن بەجددی کاری لەسەر بکرێت ئەوەشی کە گومرگی نەداوە بینێرەوە سەر سنوور بە گومرگەکەی خۆی بدا بیهێنە ئەو کاتە سیارەکەی بۆ ژمارەکە ئەو کاتە نەکرا دیمان دوای ئەوە بە لێشا و هەم دیسانەوە سیارەیان هێناوە ئێستش جێبەجێکردن و یعنی سەپاندنی ڕێکاری یاساییەکان بەسەر ئەمانە ئەمڕۆ لە بەیانی باشترا چونکە ئێستا خەڵک یعنی وای لێ هاتووە بەداخەوە ئەڵێکە بۆ نمونە بۆ ئەوی کە ئیجراعات ناکرێت بۆ منش ئیجراعات ناکرێت ڕۆژ بە ڕۆژ خەڵک تموحیەوە کەوێتە بەردەمی ئەم سیارە بێ سەرەتایانە بکرێت فرسەتی لەبێنێ لە کاتێک ئەگەر سبەینە حکومەت بڕیارێکی دا کەوتی ئەمانە هیچی ژمارە ناکرێت ئێمە بینین کۆمەڵێکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان زەرمەند دەبێت باشە لەبەرەوە کۆڵێم یەکلایکردنەوەی ئەمانە یعنی ئێمەوامان پێ باش بوو چەند زووتر یەکلایی بکرێتەوە باشترە ئێستش پێمان وایە یەکلایکردنەوەی ئەمانە بکرێت ئەوەی بە شێوەی ڕسمی هاتووە تا ئەم دقەیە نوقتە لێرە بیوەستێنی دوای ئەمە هەر کەسێکی کە هێنای بە دیارچاوی خۆیەوە ئاگری تێ بەردەی بەڵام ئەمەی کە بووە بە ئەمری واقع بۆی خەڵکەکە زەرمەند نەبن باشە یعنی من پێمانی خەڵکێکی فەقیر کە 50-60 وەرەقە 70 وەرەقە 80 وەرەقەی هەبوو بێدابێتی بە سیارێکی بێژمارە بتوانێت قاچاقچێتی بەم سیارانەوە بکە بەڵام ئەو کۆمەڵێک سەرمایەداری چاوچنۆکردن نەڕۆن بە وەجبەی کردنەوەی هێنەوە داخلی هەرێمی کوردستانیەکەن من لەگەڵەوەم خەڵکە فەقیر و ژارەکە زەرمەند نەبێ بەس ئەوانەی کە بوون بەهۆی ئەوەی کە ئەو خەڵکە بخەنەوە قەلەقیەوە حەقی ئیجراعاتی گەورەیان لەگەڵا بکرێەوە حەقە سزای مادی و معنەویش کاک باڵام بوو زۆر سوپاس دەکەین کە لێرە ئامادە بووین ماندوو نەبێت دووبارە سوپاس بۆ بەڕێز باڵام بۆ محەممەد ئەنداین پەرلەمانی کوردستان کە لێرە لە بەرنامەی تایەک وا لە کورسات نیوز ئامادەی هەبوو خۆشەویستان